ڕاگەاندنی یەکگرتنەوەی کۆمەڵە و ڕەوتی سوسیالیستی کۆمەڵە. بارودۆخی سیاسی ئێستای کۆمەڵگای ئێران و کوردستان و پێویستیە خێراکانی خەباتی چینایەتی پتر لە هەر کاتێکی تر یەکێتی و یەکگرتنەوەی سۆسیالیستەکانی ئەم کۆمەڵگایە دەخوازێت. لا وەڵامدانەوە بەهەواها پێویستیەک ئێمە وەک کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە یەکگرتنەوەی سیاسی و ڕێکخراوەی خۆمان ڕادەگەێنین. ئێمە وەک ڕەوتێکی کۆمۆنیستی نەک خوازیاری یەکگرتووی و یەکێتی بەرینتری سۆسیالیستیەکانی کۆمەڵگای ئێران و کوردستانین، بەڵکو سوورین لەسەر خۆشکردنی بوارە سیاسی و پراکتیکەکانی ئەم یەکگرتنەوە پڕگیر و بەرینە. ئێمە بەجددی لەو باوەڕداین کە لە بەستێنی بارودۆخی هەنووکەییدا ئەم یەکبوون و یەکگرتنەوە پڕگیر دەتوانێت تۆی هیوا بە شکڵگرتنی ڕێبەریەکی سۆسیالیستی لە قوڵایی بزوتنەوە ڕادیکاڵە ناڕزایەتیەکاندا بەهێز بکات و لە پرۆسەیەکدا ڕێبەریەکی شیاوی خۆی وەدی بهێنێت. کۆمەڵگای ئێران لە کەف و کۆڵی گۆڕانکاریە گرنگ و چارەنووسازەکاندا دەژی. هەژاری، بێکاری، بەرزبوونەوەی نرخی کاڵا خۆراکیەکان و پەیداویستیە ڕۆژانەکانی خەڵک، قۆڵبوونەوەی کەلێنە چینایەتیەکان، سەرکوتی خوێناوی و دڕندانە لەلایەک و ناڕزایەتیە بەردەوامەکان، بێزاری لە کۆماری ئیسلامی و هیوا بە کۆتایی هاتنی دەسەڵاتە دژە خەڵکیەکەی لەلایەکی ترەوە وێنە گەورەکەی ئێستای ئێرانن. کۆی ئەمانە لە کاتێکدا ڕوودەدەن کە ئابووری ئێران لەژێر ڕێبەری دەسەڵاتدارێتیەکی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامیدا لە بەردەم داڕمانێکی گەورەدایە. زۆربەی هەرە زۆری ژێرخانە ئابووریەکان لە ناوچوون. ژینگەی ئێران بە شێوەیەکی بەرین وێران کراوە. ناوەندەکانی بەرهەمهێنان یەک لە دوای یەک دادەخرێن. گەندەڵی سیستمێک کە لەسەرەوە تا خوارەوەی ئەم سیستمە سیاسیەی تەنیوە. بازنەی دەسەڵات بەرتەسک و تەنگتر دەبێتەوە و ڕیزەکانی سەرەوەی ڕژیمی پتر لە جاران تووشی گومانی جددی و هەڵوەرینی بەرچاو کردووە. ڕیزێک بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێزی وەک بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی مامۆستایان، خانەنشین کراوان و هێتت لە ئێران و کوردستاندا بەهێزتر لە جاران سەریان هەڵداوە. داخوازیەکانی چینی کرێکار و توێژە ناڕازیەکان بە خێرایی سیاسی دەبنەوە و کۆی ڕژیم و جەوهەرەکەی دەخەنە ژێر پرسیارەوە. پەیوەندی ئەم سیستمە سیاسیە باڵادەستە و خەڵکەکە پۆلاریزە بۆتەوە و گەشتۆتە خاڵی بێگەڕانەوە و نەک هەر مەشروعیەت و ڕەوایەتی ڕژیم، بەڵکو ئۆتۆریتە و دەسەڵاتدارێتیەکەی لەلایەن کۆمەڵانی ملیۆنی خەڵکەوە چۆتە ژێر پرسیارەوە. لە بواری پەیوەندیە دەرەکیەکانیشدا گرژیەکانی لەگەڵ ئامریکا و دەوڵەتانی ڕۆژاوایی هەر بەردەوامە و دەسەڵات و هێژمونی ڕژیم لە ناوچەکەشدا لاواز بۆتەوە. کۆی ئەم هۆکارانە کۆماری ئیسلامیان خستۆتە حاڵەتی هەوڵدان بۆ مانەوەی خۆی. سەرباری بەرین بوونەوە و بەردەوامەتی ناڕزایەتیەکان بەداخەوە هێشتا ڕێبەریەکی پێشڕە و کە مەقبولیەتی کۆمەڵایەتی هەبێت و وەک ئەڵتەرناتیڤی ئەم دۆخە هاتبێتە ئاراوە پێک نهاتووە. هیچ کام لە حیزبە سیاسیە چەپ و ڕاستەکانی ئۆپۆزیسیۆنی ئێستای ئێران نەیانتوانیوە ڕێبەریەکی ئەم ناڕزایەتیانە بکەن. بەڵام بێگومان خەبات و ناڕزایەتی بزوتنەوە ڕادیکاڵەکانی ئێستا زیاتر لە هەمیشە بوار و پێویستیەکانی شکڵگرتنی ڕێبەریەکی ڕادیکاڵ و پێشڕەوی فراهەم کردووە. داخوازیەکانی چینی کرێکار و باقی توێژە هەژارەکانی کۆمەلگا کە سروشتە چینایەتی و ڕادیکاڵەکەیان ئاشکرا و بەڵگە نەویستە، ئەو پێویستیانن کە دەتوانێت یارمەتیدەری پێکهاتنی ڕێبەریەکی سۆسیالیستی بێت. هیچ کام لە لەقە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بورژوازی ڕژیمی ئیسلامی بەرنامە و ڕێکارێکی ئابووری ڕوونیان نییە بۆ وەڵامدانەوە بەو پێداویستیە بنچینەکانی جەماوەری وەزاڵ هاتووی ئێران. سەرچەشنی ئابووری سیستمی کۆماری ئیسلامی لە ناوەڕۆکی خۆیدا لە چوارچێوەی سیاسەتە نێئۆلیبرالیەکان و ڕێونێنیەکانی بانکی جیهانی و سندوقی نێونەتەوەی دراو کە بۆ خۆیان بەشێکن لە هۆکارەکانی قەیرانە هەنووکیەکانی کۆمەلگای ئێران تێناپەڕێت. ئەم ڕاستیە وەک خۆی بوارەکانی بەهێزکردنی ئەڵتەرناتیڤی سۆسیالیستی ناو بزوتنەوە ناڕازایەتیەکانی خۆش کردووە. لە کوردستانیشدا
ناڕزایەتیە ڕادیکاڵەکان بە دژی ڕژیمی ئیسلامی و پەیوەندیە باڵادەستەکان ڕەوتێکی ڕوو لە گەشیان هەیە و کوردستانیان وەک چەقی خەبات و بنەڕەتی ترین سەنگەری شۆڕشی داهاتووی ئێران پاراستووە. سەرەڕای تایبەتمەندیەکانی کۆمەلگای کوردستان، خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی بێبەشکراوی هەموو ئێراندا دەردی هاوبەش و بەرژەوەندی هاوبەشیان هەیە. لێرەوە هاوپشتی و یەکگرتووی خەباتکارانەی کرێکاران و خەڵکی ستەملێکراوی کوردستان لەگەڵ هاوچارە نووسەکانیان لە سەر تاسەری ئێراندا پێویستیەکی حتمی و یەکلاییکەرەوەیە. کوردستانی شۆڕشگێڕ و خەباتکار بە پشبەستن بە پتر لە 14 خۆڕاگری لە هەمبەر ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و ئامادەیی بە هێز و ڕێکخراوی هێزی چەپ و کۆمونیست کە کۆمەڵەی ڕادیکاڵ و سۆسیالیست بەستێنە سەرەکیەکەیەتی خاوەن ئەزموون و توانستگەلێکی زۆرە بۆ بەهێزکردنی خەباتی مافوازانەی سەراسەری و هەروەها ڕاکێشانی پاڵپشتی سەراسەری لە بزوتنەوە شۆڕشگێڕانەی کوردستان بە دژی ڕژیم. کرێکاران و خەڵکی زەحمەتکێش پێشڕەوی ئەو خەباتن کە ئێستا کۆی کۆمەلگای کوردستانی گرتووەتەوە و توانستە خەباتکارانەکانی ئەم کۆمەلگایان بەهێز کردووە. هاوکات کرێکاران و خەڵکی بەشمەینەتی کوردستان هێزی سەرەکی پێشخستنی خەباتن بۆ کۆتاییان بە ستەمی نەتەوایەتی. ستەم بە دژی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک ڕاستیەکی مێژوویی بەڵگەنەویست تەواو وشیارانە و ئامانجدار و لە ڕێگەی ئامرازە ئابووری، کۆمەڵایەتی و کولتوریەکانەوە لەلایەن ڕژیمەکانی پێشوو ئێستاوە بە دژی خەڵکی کوردستان بەڕێوە چووە و دەچێت. لە ڕوانگەی ئێمەوە فراهەمکردنی بارودۆخێک کە خەڵکی کوردستان بتوانن ئازادانە و دوور لە هەر چەشنە گوشار و هەڕەشەیەک بڕیار لەسەر دیاریکردنی چارەنووسی خۆیان بدەن و شوڕاکان و دەسەڵاتدارەتی خەڵکی خۆیان دابمەزرێنن بەستراوەتەوە بە دموکراتیزەکردنی کەشی سیاسی کۆی کۆمەلگای ئێرانەوە. ئەم ئامانجە بەبێ خەباتی چینی کرێکار و بزوتنەوە پێشکەوتن خوازا کۆمەڵایەتیەکان کە بە شێوەیەکی بابەتی لە پێناو وەدیهێنانی ماف و ئازادیە دموکراتیکەکان کار دەکەن و لە بوارە جۆراوجۆرەکاندا ڕوبەڕووی سیستمی کۆماری ئیسلامی دەبنەوە ممکن نییە. بەم پێیە هاوپشتی و یەکێتی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی سەراسەریدا لە پێویستیەکانی پێشڕەوی بزوتنەوەی مافخوازانەی خەڵکی کوردستانە لە پێناو لابردنی ستەمی نەتەوایەتیدا لە کوردستانیشدا تەنیا بەهێزی ڕێکخراوی کرێکاران و زەحمەتکێشان و ڕێخستنی جەماوەری لە ڕێگەی بەشداری چالاکانە و ڕێبەری سوسیالیستەکانەوەیە کە خەڵکی کوردستان دەتوانن ڕزگاریان بێت لە ستەمی نەتەوایەتی و لێکەوتەکانی. دەستێوەردانی زلهێزە جیهانیەکان و دەوڵەتانی ناوچەکە مەترسیەکە بەردەوام هەڕەشەیە لەسەر بزوتنەوەی کوردستان. ئێمە ڕەوشەنگەری سەبارەت بە زیانباربوونی هەر سیاسەتێک بە ئەرکی خۆمان دەزانی کە لە باتی پشبەستن بە هێزی ڕاستە و خۆی خەڵک تۆی خۆشباوەڕی بە دەستێوەردانی دەسەڵاتە دەرەکیەکانی چاندووە و پەرەیداوە بە سیاسەتی چاوەڕوانی و دەست لە سەردانە. ئێران لەژێر دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامیدا هەر لە یەکەم ڕۆژیەوە تاکو ئێستا زیندانێکی گەورە بووە بۆ زۆرینەی دانیشتوانەکانی بەتایبەت ژنان. ئەم ڕژیمە پتر لە 40 ساڵ هەوڵی داوە بە کەڵک وەرگرتن لە بیر و باوەڕە ئاینیەکان و کولتوری داڕزاوی پیا و سالاری ڕوبەڕووی ئەم زیندانە گەورەیە گەورەتر بکاتەوە و بێمافکردنی نیوەی حەشیمەتی ئێران بکاتە بابەت و ڕەوتێکی ئاسایی. بەڵام لە بەرامبەر ئەم هەڵاواردن و بێمافیە ڕوون و ئاشکرایەدا ژنان و پیاوانی ئازادی خواز و سۆسیالیست بە خەباتی بێوچانی خۆیان نەک تەسلیمی ئەم کولتور و سیاسەتە کۆنەپەرستانە نەبوون، بەڵکو بە شێوەگەلی جۆراوجۆر بەڕەوڕووی وەستاونەتەوە. لە کوردستاندا ژنانی ئازادی خواز و پێشڕە و هاوڕێ و هاوشانی بزوتنەوەی پێشکەوتن خوازی ژنان لە سەرانسەری ئێراندا لە ڕێگەی داهێنان و خەباتی خۆیانەوە بۆ خۆڕاگری دژی و کولتوری ئیسلامی هەنگاوی گەورەی زۆریان هەڵگرتووە. ژنان لە کوردستان لە بوارە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و لە هەر شوێنێک کە نیشانەیەک لە ناڕزایەتی خەبات و خۆڕاگری هەیە لە ڕیزی پێشەوەی ئەم خەباتەدا. ئێمە لە درێژەی هەوڵەکانی خۆمان بۆ پەیوەستبوون و یەکگرتن لەگەڵ سۆسیالیستەکانی کۆمەلگای ئێران و کوردستاندا پشت بە ئامادەبوونی چالاک و بەرینی ژنانی ئازادی خواز دەبەستین و ئامادەی و حزوری ئەوان بە سەرکەوتنی هەوڵەکانمان دەزانی. لە ڕوانگەی ئێمەوە هەر کرێکارێکی چەوسا
ئەوە کە بەرامبەر بەرژەوەندیەکانی ئەمڕۆ سبەی خۆی وش هەر ژنێکی ئازادی خواست کە لە هەمبەر هەڵاوردن و نایەکسانی سەردانانەوێنێت هەر زەحمەت کێشێکی بێ بەشکراو کە ژیانێکی ئازاد و ئاسوودە بە مافی ڕەوای خۆی دەزانێت هەر هونەرمەندێکی بە دەرەبەست کە خۆی بە بەرپرسیار دەزانێت بەرامبەر ئازارەکانی خەڵک هەر ڕەوشنبیر و نووسەرێک کە قەڵەمەکەی بە دژی ئیستبداد و لە خزمەت هەژارانی کۆمەلگادایە هەر مرۆڤێکی ستەم لێکراو کە تاقیر و ستەمی نەتەوایەتی قبول ناکات هەر کۆمونیستێکی شۆڕژگەر لێسەی گۆڕانی پەیوەندیەکانی سوڵتە و چەوسانەوەی لەسەردایە هەر لاوێکی بەتین و ئاشقی ژیان کە خەونەکانی لە دەرەوەی قەفەسەکانی کوتی ڕەژیم و لە جیهانی ئازاد و یەکساندا بەدیدێن دەتوانێت پێگەی شایستەی خۆی لە یەکگرتن و پەیوەستبوونی ڕێکخراوەی یان هاوخەباتی لەگەڵ حیزبەکەی ئێمەدا بدۆزێتەوە پەیوەستبوونی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵا بە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵا هەنگاوێکە لە درێژەی وەڵامدانەوە بەو بارودۆخە سیاسی و پێویستیە خێرانەی خەباتی چینایەتی و هەنووکەی کۆمەلگا دەرەنجامی پراکتیکی هەوڵەکانی ئێمن بۆ پێکهێنانی یەکگرتنەوەیەکی بەرینتر بۆ گەیشتن بەم یەکگرتنەوە پەڕگیرە داوا لە گروپە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان ڕێکخراوە کرێکاریەکان و دامەزراوە سەر بەخۆ مەدەنیەکان و هەروەها هەموو چالاکانی چەپ و سۆسیالیستی کوردستان دەکەین کە پەیوەست ببن بە هەوڵەکانی ئێمەوە ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران جۆزەردانی 1401 هەتاوی بەرابەر لەگەڵ ژوانی 2022 زاین